ئایا دەکرێت چارەسەریەکانی دەم و ددان بە بێهۆشکاری گشتی یاخود خۆت بە بەندی عام ئەنجام بدرێتن؟ سڵاو، ئەو کاتتان باش. من دکتۆرە مەریەم ئەم جارە باس لە بەکارهێنانی بێهۆشکاری گشتی یاخود بەندی عام دەکەین بۆ چارەسەریەکانی دەم و ددان. لە هەندێک حاڵەتدا پێویستە ئێمە بێهۆشکاری گشتی یاخود بەندی عام بەکار بهێنین بۆ ئەوەی گرفتەکانی دەم و ددان چارەسەر بکەین. لەم حاڵەتانەی خوارەوە ئەگەر بێت و چارەسەرخوازەکە منداڵێکی زۆر بچووک بێتن، واتە تەمەنی لە نێوان 2 بۆ 5 ساڵ بێتن و ژیر نەبێت بە هیچ زۆرێک لە ژێردەستی پزیشکەکە بۆ ئەوەی چارەسەریەکانی بۆ ئەنجام بداتن. و لە حاڵەتی دووەمیش بۆ ئەو منداڵانەی کەوا فۆبیایەکی زۆر یاخود ترسێکی زۆریان لە پزیشکی ددان هەیە و هەروها ئەو چارەسەرخوازانەی کەوا ئەنکۆئۆپەرێتیڤن بە هیچ شێوەیەک ڕێگا ناداکەوە پزیشکەکە چارەسەریەکانی بۆ ئەنجام بداتن، وەکو توشبوانی ئۆتیزم و هەروەها ئەو چارەسەرخوازانش کەوا مەنغۆڵن یاوە خۆت حاڵ پێداویستی تایبەتن بۆ ئەوانەی کەوا ئیفلیجن، شەل دەماغن و هەروەها ئەو چارەسەرخوازانەی کەوا بەرگەی فشاری زۆری چارەسەریەکانی دەم و ددان ناگرن، پێویست دەکات لەم حاڵەتانە ئێمە بێهۆشکاری گشتی بەکار بهێنین. سەرەڕای ئەوەی کەوا هەموو نەشتەرگەریە گەورەکانی ڕوو شەوێڵاک بۆ نمونە شکانی ئێسکی شەوێڵاک و هەروەها دەرهێنانی تیز لە شەوێڵاکدا و هەروەها هەبوونی شێرپەنجە لە شەوێڵاکی سەر و خوارەوە. ئەم حاڵەتانە هەمووی پێویست بە بەکارهێنانی بەندی عام یاوە خۆت بێهۆشکاری گشتی دەکاتن بۆ ئەنجامدانی چارەسەریەکە. بۆیە کاتێک کە ئێمە پزیشکان پێشنیاری بێهۆشکاری گشتی یان خۆت بەندی عام دەکەین بۆ چارەسەرخوازان بە دڵنیاییەوە بۆ بەرژەوەندی چارەسەرخوازەکەمانە. و هەروەها پێویست بەو ترسە زۆرە ناکاتن کەوا زۆربەی خەڵکی چاوەڕێ دەکات، لەبەر ئەوەی پێش ئەنجامدانی نەشتەرگەریەکە هەموو ئەو پشکنینانە ئەنجام دەدرێتن کەوا پێویستە بۆ منداڵەکە یاخۆ چارەسەرخوازەکە بکرێتن. و ئێمە لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی لە ژێر دەستی پزیشکانی پسپۆرت چارەسەریەکانی دەم و ددان ئەنجام دەدەین بە هیوای سەلامەتی و تەندروستی بۆ هەموو لایەک. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.